خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن لە پێناو پاراستنی خۆمان و نەوەکانمان و دایە و بابەی خۆشەویستمان خۆمان دەپارێزن و ڕێنماییەکان جێبەجێ دەکەین. پندێکی عەرەبی هەیە دەڵێ ئەڵویقایە خەیر و مینە العیلاج، واتە پێویستە ئێمە خۆمان بپارێزین زۆر باشترە لە چارەسەرکردن. ئەگەر لە نائیلاجی نەبی کەس ئەوڕۆکە حەقیوە نییە بێتە دەرێ. معیشەتی مار و منداری دەبی وان لێ دەکە بێ دەرێ کە دێ دەرێش زەرەر زیاترە لە قازانجی. خەرگێستە بێزارە بە خۆی لۆ مردنی خۆی دەچی، لۆ مردنی خۆی هەر نایە لە بەرەوەی بازار نییە، کاسبیەک نییە، ئیش نییە. بسم الله الرحمن الرحیم و بەناوی خوای بەخشندە و میهرەبان. سڵاوتان لێ بێ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم دوای دابڕانێکی زۆر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. ماوەیە کە کۆڕۆنا منیشی لەیەوە کردووە و دەمێکە نهاتوومەتە خزمەتیەوە، بەڵام ئینشەڵڵا ماوەیە لە خزمەت ئێوە دەبم لە نێو شاری هەولێر و دەنگ و ڕەنجی خەڵکی شاری هەولێر بۆ ئێوە دەگوازمەوە. بەوە دەست پێ دەکەینەوە خۆ بزانین خەڵکی شاری هەولێر تا چەند خۆی لە ڤایرۆسی کۆڕۆنا پاراستووە، تا چەند ڤایرۆسی کۆڕۆنا لە نێو شاری هەولێر بووە بە شتێکی واقع و هاوڵاتیان بە چاوی خۆیان توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا دەبینن. ئەمڕۆ دەچمە نێو بازاڕ و کاسبکاران و دوکاندارانتان بۆ وەردەگرم و دەپرسم ئاخۆ ئەگەر ئێوە پێویستان نەبێ دێنە دوکان و بازاڕەکانتان و سەری شوکارەکانتان بزانین ژیان و گوزەرانی هاوڵاتیان لەگەڵ کۆڕۆنا چۆن دەگوزەرێ. بینەر و بیسەرمان بن، بینەری سەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بن. مامە جان چیت کردو بۆی خۆت لە کۆڕۆنا بپارێزی؟ چیم کردووە بەس ئەوم کردووە ئەو کەسەی لەگەرم سواربی پێم گوتێ دەمام چی خۆت ببەستە و دەست چێش ببەستە و خۆت دوور بگرە لە قەلەباڕغی و ئەمنیش هەموو دەمامکم بەستە و وەکو ناچاری ئێستا کە پێویستە بە ئیشە لەبەرەوەی هاتوتە ئیش یان کووە وەزع لەگەڵ کۆڕۆنا بەگشتی کووە. ئەگەر لە نائیلاجی نەبی کەس ئەوڕۆکە حەقیوە نییە بێتە دەرێ. پێویستە هەمومان یارمەتیەک بدەین و لە بۆ کار و کاسبی دەین. ئەگەر ناناینە دەری ئەگەر کاریش نەکەی ئیش نەکەی بەچی بەڕێوە دەچی. خەڵکە کەس پێویستی بە ئیش و کارە و ئەتۆ هەر ناتوانانی لە شۆرێ ئیشی دائیرەتە بیتن، ئیشی خەستەخانەت دەبێت، تۆ دەبێت هەر بەردەوام بی. ماوەی کە لە ماڵێ بووی هیچ بژێوی ژیانت چۆن پێیا دەکرد؟ تۆ کاری تەکسی دەکەی؟ بژێوی ژیانم ینی قورسە زۆر ئەوەی ڕات بەچی نەبی هەر بەڕێوە ناچی. ئەگەر تەقاعدەچی ئەوە کچکەت هەبی هە باشترە. و مامۆستا جان تا چەند خۆت لە ڤایرۆسی کۆڕۆنا پاراستووە و پاراستن تا چەند گرینگە ئێستا؟ پاراستن لە هەموو شتێک لە ژیانمان خۆت هەندە شتی کە زەرمەند بی خۆی پارێزی باشە. لە نەخۆشی، لە دوژمنایەتی، لە خیانەتی وڵات، لە ئازادانی ماڵ و مندان، یانی هەر جۆرە شتەگەت و کە زەرری هەبی بۆ کۆمەڵەکەمان و لە ئیسلامیش ئەو شتانە ئینسان دەبین ئەوەی بکاتنکەوە ئاینی ئیسلامیش داوا لە شتانێکە خۆمانەوە لە شتی خراپ پارێزین، لە قسەکردن بی، لە نەخۆشی بی، لە هەموو شتێکی بێت. ئەو نەخۆشیشکە ئێستا کە جیهانی گرتەوە کۆڕۆنا، ئەو کۆڕۆنای نەخۆشیەکە وەکو بڕێی دوژمنە چی بێ، ینی ئەمە بێتوانانێ بەرامبەرەوەی، بەڵام بسما هەیە ئللا خۆپاراستن لە هەموو شتێکی مهمترە کە نەچیا ئەو شوێنانێکەوە ئەو نەخۆشیانی دائیمە لێ دەبێتن. ئەگەر لە شوێنی گەرم هەیە ئەمە ناچینە ئەو شوێنی دەچینە شوێنی سارد بوو بلا عکسیش هەدەبی وا بکەین، چونکە دەبینی نەخۆشی کە گرتت تەواو دوای هەرا تو شەر نییە. من لە ماڵی خۆمان کردیم هاتوومە ئێرە ئێستا زۆر ینی
پێم ناخۆشە کە دێن بەڵام لە ژوورەوە زۆر ناتانیسان دائیمەن هەیە لە بەر ئیشەکەی دێتە دەرێ هەیە لە بە وەزیفەکەی دێتە دەرێ هەیە لە بۆ بژێوی ڕۆژانی دێتە دەرێ هەیە لە بۆ دڵتەنجی دێتە دەرێ بەڵێ چەند ساڵات و سەردانی ئەو بازاڕە دەکەی بەخوا منداڵ بوویمە هاتوو وێرکوانە پێشایرە گەراز بووە چایخانە عبۆلیە بۆ وێرکوانە قەرباڕق بووە قەت ئاوا دیتیوتەوە خەڵکەیە ئاوا هەمووی دەمامک بەستێ و نەخۆشی لە ناوەڕاو یەکەم جارە لە ژیانی خۆمەوەی دەبینم یەکەم جارێکە ئەمرە مەستا 63 ساڵە و ساڵخانە نشین دەبم یەکەم جارەکە بێمە ئێرکوانە بەو نەوای خەڵکی بینم دەمامک بەستی یان بازار چۆلبی یا خەڵکەکە بێزەوەقبی ورەی داپەزیبی چونکە ئینسان کە دڵت خۆش نەبی و نەخۆشێک بەرامبەر دوژمنێک بەرامبەر ڕاوەستابی دائیمەن ئەتوو لە دڵ ڕاوچێی ئەگە دڵنیام لە تو بەکەی بخۆم قسە لەگە دەکەم دادنیشتم باسی دنیات بۆ دەکەم یانی قسە تەبادلی گۆڕینەوەی ڕایەکانمان دەکەن بەڵام ئێستا ئەلێر دانیشم ناوێرم لەگە تو دانیشم بۆ دێنم نەوەک ئەو کابرایەت تووشم کاتن یا ئەم تووشی بکەم هەر بۆیە منیش وەکو مامۆستایەک ئەوە هەندە جارە ڕێنمایشتی وایە لە بڵاو دەکەمەوە لەناو فێسبووکەکەم هەندێک باسی ئەو کڕۆنی دەکەم ئەم نەخۆشی دەکەمکەوە بەڵێ ناو بەناو شعر دەنووسم دیارە مامۆسا هاوکات شاعیرە شعرێکی وا ئامادە کردووی مامۆسا و شعرەمان بۆ شعرەکەم لەسەر نەخۆشیەکەی کڕۆنەیە بەتەباخۆ ئینشاڵڵا ڕزگار دەبین لێ ملەتەکەمان دەڕێتەوە دۆخی جارانی وەزاکەمان باشتر دەبیتن هاتوچی یەکتر بکەن سیلە ڕەحمە نەهێشتیا ئەو لە هەموو شتێکی میونترەکەەوە برا ئاگای لە برای نمایە ماوەکی دوورە ئەگەر شارەکە دەڵێ ڕۆژێک هەردێ برادەران ئەوەی لێرە و لە هەندەران لە کۆرۆنەش ڕزگار دەبین لە خۆمان ئاگادار دەبین بە یەکتر شا دەبینەوە فرمێشی غەم دەسڕینەوە ئەوەش بۆمان دەبتە مێژوو ئەگەر درەنگ ئەگەری زوو بەڵام مێژوویەکی زۆر تاڵ کوشتنی گەورە کوشتنی مناڵ بچی یاخوانەیەتەوە مێژوش ناوی بسڕێتەوە با بڕواتن ئەم بەرایە پشت و پەنا بەس خوددایە و لە ئاەتی قورآنشکەوە خۆی گەورە پێمان دەفەرێ قل لەن یصیبەنا إلا ما كتب الله لنا ڕێنماییەکان جێبەجێکەین بەناخێری بابڕێکەین والله کاکاوە ئەو ماسکە و کەمامەیە ئەوە پەنجە لە دەستی ئەوە باشترە وقایە الوقایەت خەیر من العلاج يعني نابستا من هاتم لا بازاريش ما ببي او كمامي ببي كفا نابي او همو او كورونا زور بيسا اتو قالت لي نيه تنقل دبي فهو وقايه لو همو عالمي همو كسي لازم او لبركي باش تو خلشي شوي باصل اما خلشي مسلمه خلشي موصل كورونا لا موصل شونا هاولات كان تاتن كورونا لم وصلش بس باشترى لهم محافظة كاني باشترى يعني كما عالم وقاية هي لم وصل أنا والله أجر بيويست نبي بوكاري بيويز نبي أمادي ببازار بيدروا نا والله نايمة من أجيش نبي إشي ضروري ما بي هات ميرا قد مستراحة دكام ودشم يعني أو لا بازاري باش نيتو تكلبي لقال عالمي لقال لەبەراو نەخۆشیە مامەجان تا چەند خۆت پاراستووە و بەڕای تۆ خۆ پاراستن تا چەند گرنگە لە مۆزایە وەڵای کاکە لەو وەزعی زۆر گرنگە خۆت پارێزی لەبەرەوەی ئەو نەخۆشیە هەیە ئەو کڕۆنەیە پێت بکرێ خۆت بپارێزی باشە هیچ کەسم و کەسێکی تۆر ناسیاوێکی تۆ تووشیم کۆرۆنایە بووە هەر کەسم نەدیتێت تووشیش بی حتا ئێستا یەکەکەم نەزانێ برێ ئەو فراکەس گرتیتی یان یەکە گرتیتی بەزای جێمالی بۆ لە تەلەڤیزیۆنی بوو عالم درێن هەیە بەس ئەوە نەمدیتێ نازانم ڕۆژانە چۆن خۆت دەپارێزی چی دەکەی بۆی پارێزراوبی لەم ڤایرۆسە وەڵای ڕۆژانە چییە ئەگەر دەست و پلەی خۆت بشۆی و ئەو دەمامکەت پێبیت و ئەمە سایق تەکسینە ئەمە مەجموعەمان سایق تەکسینە خۆمان دەبی ئەوەی پەنجەوانەوە ئەو بەسکە ئەوی خولەکە خوا شاد بەخێر بێتن دەبی هەر 5 فەرزات و دەستی خۆت بشۆ ئەو بەخۆی دەی باڤایرۆس ئەگەر تۆ پێویستت نەبێ پێویستت بە دەرەوە نەبێ دەیتە دەرەوە ئەگەر ئیش و کارەکەت لە دەرەوە نەبێ دیتە دەرەوە یانێت تو ڕۆژانە لە بۆ چ دێ بەخوا لە بۆ کاسبی ئەمە هەموو سایق تەکسینە لێرانە بە ئەو کاسبی ئەویش کاسبیەکەش بە خۆت دەبینی بە قوڕێ ژیرایەوە
شي تاكسي ولا باشوي كعربة كان أنا باشي بنزينك نية بس باشي بنزينك إيش قردارش دبيني بس ناتانی لە مارێ چ دەکەی طبعا أنا تاني أنا باشە تۆ ئەگەر پێویست نەبێ بێ دەرەوە دەیتە دەرەوە والله دي بيوسي دزانين لو يدين دري معيشتي مارو من داري دبي والي دك بيدري كده يدريش ضرر زيادة لا قازنج يشكني لو حاموا نقلوا لو حاموا معاش نية أو نية واسع كان خوشة كورونا ومعاش نية وإيج نية وكاسبين نية همو يخربوا يتوسيك قەیرانی بە قەیرانی الحمد لله زور قەیران لە دوو قەیران قەیرانی کەشتێ هێشتا باشیشە خراتریش دەبی خراتر دەبی هێشتا باش هێشتا باشە ئێستا ئەوها باشتە یعنی ئەتوو ڕۆژانە دێ دەرێ 10,000 ئیش دەکەی 5,000 بەبیست 5,000 لۆ دەبینێتەوە هەر باشە وەی لێ ئەوەش نامینی لەبەر چۆنە بێ هیوای کات مۆساایی باشتر نابێ باش نابی کاکە لەبەر ئەوەی معاش نیە ئەگە معاش هەبی گوزەرانی خەڵک هەمووی لەسەر معاش عادیکو عالەمەیان فێرە معاش کرد باشە پرسیارێک تۆ چیەکەی بۆی خۆت بەپارێزی لەم کۆڕۆنایە چیت کردووە چ ڕێنماییەکت جێبەجێ کردووە وەڵای کاکە ئەمن ئەو هەموو خزمم هەیە ئەو هەم برادرم هەیە ئەو هەموو سایق تەکسی برادرمە لە چێ دەپرسم دەرێ من کۆرۆنەمان نەدیتە هەر لەمان کەس نازانانی چێ گرتیتی چێ نەیگرتیە نازانین نەمان دیتە بەس لە تەلەڤیزیۆن و لەوەی جێمانێنی نەمان دیتە کاکە برادری من کاکە تو کەس کردیتی دەرێ ناوە ێ کاکە بەس لە جێمان لێ بووە جێ هەیە لە تەلەڤیزیۆنی دەرێ ئەوەندە هەیە ئەوەندە توش بووە ئەوەندە مردیە ئەوە بەس ئەوەمان جێ لێ بووە باشە ینی هەتا ئێستا قناعەتی تو تەواو بەو نەخۆشیە نەهاتێ وڵای هاتیە قناعەتی من هاتیە بەس ئەمە نەمان دیتە باش خۆت دەپارێزی دەمام کوشت بەکاردێن لەناوە تۆ ئارێ وەڵایتم دەمام بکەم هەیە دەشتێشم هەیە ئەگەنا 50,000 غەرامەیە مامەجان چۆن خۆت پاراستووە لەم ڤایرۆسە کاکە مەدونی لە ڕاستە مروها دەرێەوە لە دەستکەوە لە کەپوتکە ئەگەنا 50,000 غەرامە دەکەم لە کەپم کتە تاوارێک کەپمە توش حساسێ بوو چمە دکتۆر گوتی حساسەتە تو مەجبور بووم تێکردا بزێت ساق تەکسیە تێ ناگە ئەرێ و فامیلە لە ئەوە کردی لە قەیت کردی کاکە خۆ بەوە نییە شتەکە بەجەبرە بدەم قەلم تعامل ناکە حساسێمە ئەو ڕۆگوتم باو 50 بکرمتەوە ئەستا ناوێرم ئەستا ببەستمەوە ئەو شوت 3,000 ینی قەلمم تووشی خوڕ بوو 3,000 بچوە هەمامێ ئەو شار پلمەم ڕق بووە بۆ نامم کاکام و سینی هەموو دەرمانی لێ درایە پەرۆکە چەتیاری ئەویدی باشترەکە لێ گۆڕی وتە ینی چەند جارێک گۆڕیتە هەن لە سێک بەکاردێنم گۆڕیم ئێستا بەس لە کەپم کەەوە دنیاوان دیتەوە سەر و کەپم ژێم سۆر ببەوە هەموو سوور بووە بەس لە بکەم کەمەم خوشتی دەگریت دەستم هەموو خوشتی دەگرێت لە دەستیش نەکەی غەرامە دەکرێت تەوانە دیکو غەرامە دەگە لێرە لێرە دانیش بوو گوتم کاکە تەکسی دادەوەی دەکوتم کاکە عالەم گوناهات وەرچی دەنووسی پێ برێ گوتم پێ برێ کاکە لە دەی بکەوتەوە دەگو نالە کەپوی نەکردەوە چ دوایە گوتی کاری ناکە لە بەخات تۆ و یختیاری گوتی قەی ناکە پاچی دادو کاکە لە کەپوت کە بەرنامەکەمەوەێتەوە باش چیت هەیە دەربارەی کۆڕۆنا و چیت هەیە بۆ هەوڵەتێک خوا من نازانم ئەوە دنیا هەموو دەرێ کڕۆنەیە من نازان برێم وڵای هەیە نییە دیت بەسۆمە هات دەرێن هەیە و تاوە برێم هەیە برێ هەیە شتەکە هەبوونی هەیە ئێستا کوڕی من لە ئیتالیا دەرەوە چ خۆری عالم بەدەبتەوە لە ئەمریکا هەروەیە بەس شتەکەن کەس نازانانی و شتەکە لای خۆیان ڤایرۆزە کەس نازانێت چی بکە خەڵک چی بکە بۆی خۆت بپارێزێت ئێستامە دەچینە مزگەفێ 5 فەرزە کورسێک دانرا دوو دانرا مەتەک لێ دوور بە 2 مەتر لێ دوور بە خۆ پارێزی شتێکی باشە لە دیندایە تۆکە خۆت پارێزی تووشبی شەهید دەبی غەزە من بەبێم بالات بچمە ناو قەرەباغی 100 کەس پێک وەیە باشە پێم بڵێ ئەگەر پێویستت نەبێ تو لە وەزعی دێ دەرێ یعنی ئیش و کاروایی کردێکە بێت تەمان ئەم کارم کاکەولو چی شتەکە
هاوڵاتیان بەشێکی زۆری جەخت لەسەر پابەندبوون بە ڕێنماییە تەندروستیەکان دەکەن و بەشێکیانی باز لەوە دەکەن ئەگەر ئەوان پێویست نەبێ لە هەنوو کاتێکی وەکو ئێستاکەدا هیچ کاتێ نایەنە بازاڕ و قەڵەباڵغی لە شوێنە گشتیەکان دروست ناکەن. من هەر لە نێو هاوڵاتیان و لەگەڵ هاوڵاتیان بەردەوام دەبم تا و توێی زیاتری خۆپارێزی ڤایرۆسی کۆڕۆنا لەگەڵ هاوڵاتیان دەکەم. ئێوەش لەگەڵمان بمێنەوە دوورمەکەونەوە دوای ناوبڕەیەکی کورد دێمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست. بەڵێ زیان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتەیە بە ئێوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. من لە نێو بازاڕی شاری هەولێرم و بەردەوام دەبم لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست و دەپرسم تا چەند پابەندی ڕێنماییەکانی تەندروستین تا چەند خۆتان پارێستووە لە ڤایرۆسی کۆڕۆنا. بەشێ لە هاوڵاتیان دەبینین هیچ پابەندبوونێکیان پێوە دیار نییە. بزانین هۆکار چییە؟ ئەم هاوڵاتیانە پابەند نابن یان کاسبکارەکان پابەند نابن. من لەوان دەپرسم ئێوەش بینەر و بیسەری بەرنامەکەمان بن و لەگەڵماندا بن. دکتۆر گیان تا چەند پابەندی بە ڕێنماییە تەندروستیەکان تا چەند خۆت پاراستووە و چی تێیە دەربارەی خۆپارێزی و ڤایرۆسی کۆڕۆنا؟ سڵاو ستایش بۆ خۆی گەورە، سپاس بۆ خۆی گەورە. دیارە لە هەموو دنیادا قودرەتێک و تاعونێکە بووە، ئەوە دیارە خۆی گەورە مرۆڤەکان تاقیە کاتەوە. بەڵێ ئەم دەردە هەیە ئەو دەردە کراوە، بەڵام ملەتی ئێمە ئەوە نەی نەژاری و هەداری و خاوارەی و دەربەدەری بینی و هەموو شتێکی بێنەوە. ئێستاش پێش 6 مانگە کە مەعاش وەرنەگیراوە، چەند مەعاشێکیش کە دواکەوتەوە، خەڵکە تۆزە بێزاری دەرکەوتەوە. خەچەن کوردی خۆمان شتێکی پێڵێ بە نەخێر کە پێی دەڵێ ئەوە نەخێرە بە بەڵێ جواب بداتەوە، کات پێی برێ بەڵێ ئەڵێ فۆرەکانە. ئەمە پرسیارێکە بۆ من، بۆچی خەڵکی ئێمە بەردەوام بڕوا بە شتە ناکێ کە پێڵێ بە تایبەت ئەو شتانەی کە حکوومەت پێڵێ، بۆچی ئەم بێمتوانیە لە نێوان حکوومەت و خەڵک دروست بووە؟ خەڵک و حکومەت بۆچی هەڵەمێتەوە؟ حکومەت مەعاشەکەی نادە خەڵکیشەوە جوابەکەیەتی. بەڵێ من دکتۆرێکم، ئەوە تاوەی ڕۆی من مەعاشی مانگی یەکەم وەرگرتووە. مانگی چەنە؟ ئەوە مانگی 6 لێی گەڕێ عەوارەی خوابێەوە هەر نەمانویست. ئەمە بە خۆڕای ئیشەکەی خۆبەخشانە ئیشەکەین. وەکو پێشمەرگە هاوسەرەکانەکە هیچمانە کرد و لە هاوسەنگەرا بووین بریندار بین و خۆشمان لە دەزە و لە شەڕی داشە. ئەمەش هەمان سینارێکی ترە ئیشی بۆکەین. بەڵام ڕێزمێ بۆ جەنابەت خەڵک بازێکی چاولێکەریە کاتن. ملەتی کورد خوانەکە 2 دیناریە بێتن چاو لێکەریەکە کاتن ملەتی کورد تۆزەی پیسی لە ناخیەیە. پێم بڵێ تا چەند ئەم ڤایرۆسەیە حقیقەتە و پێویستە هاوڵاتی خۆی بارزی. بەشێ لە هاوڵاتیان دەڵێن ئەسڵەن متمانەمان بەوە نیکەم ڤایرۆسەیە هەبێت. تۆ وەکو دکتۆرێک چۆن بۆیانە سەلمێنیکەم ڤایرۆسای و پێویستە خۆیان بپارێزن؟ ئەو ڤایرۆسە زۆر زۆرەیە، زۆر زۆریشەیە. من منەتم بە هیچ حیزبەکانیان سپاس بەخۆ، بۆی لێم لە زەمەیەکم سپاس بەخۆ، ئەوێکی خۆمیش پێ پیشانەدەم بۆی هەموو ئەوانی نەخێر نەخێر ئەوە هیچ شتێک نییە. بۆی با دڵنیابن من سەربەیز لە ئەنگرێک نیم، با هەموو حکومەتی دنیا ئەوە ببینی ئەوە کۆریایە. من منەتم بە هیچ دکتۆرێکی بە وەزیرەکەش و با حکومەتەکەشم نییە. ئەوە نەجات عومەرە بابی خوێندنەوە، ئەوە وێ کۆریەکەمە. چێ لە نیشاندانی ئەمە؟ ئەوە کە پێم شاندان بڵنەوە سەربەدە سەڵاتە، من سەربەدە سەڵات نیم، خۆفرۆشی هیچ دینار و دۆلارێک نیم. دەی سەلمێنی کەم ڤایرۆسەیە بوونیە و پێویستە هاوڵاتی خۆی پارێزێت. 9 هەیە، بەڵام ئەو خەڵکی ئێمە تۆزێک نەبوونی و نەژاری ڕێدێکرد و پیشی چەکە و کارەیەکە. باش چی تێ بۆ هاوڵاتیان بۆی هاوڵاتی بە گشتی خۆی بپارێزێ و بە تایبەت لە شوێنە گشتیەکان قەڵەباڵغی دروست نەکات؟ بە وڵاتیاڵم قەڵەباڵغی تۆسە دوورکەونەوە، جگەرە کێشان و نێرگەلا ئەوە سەلایەکی ترن
جوێکی تریانە جوێی خۆپارێزیەکی تر لەگەڵ خەڵکە هەڵسکەوت دەکەن ماچکردن نەبێت تۆقەکەوتن نەبی بێن بەرنمەیەکی تریشەیە ئەمە ساژمان کردووە لە سەر هەموو شتێکە خەڵکێکێ خۆی تااقەتی نییە عیبادەتێکەکە خەڵکە چێ لە مزگەوتەکانە شەڕی پێفرۆشێتن بەڵێ سابوونیە 50 سابوونی ئەکسپەر فرۆشراوە لە دوکانەکانە ئەوەنە قەدەقە کرێ ئەو زۆر شتێکی باشە حکومەت وابی لەوانە کاتەوە نەک بیر لە کڕۆنە بکاتەوە کڕۆنا کابرا عینەکێک و فرۆشێ بەخوا بە کڕۆنا عینەک بە کڕۆنێک و بە شۆرتێک و بە فامیلەیەک و بە بلوزێک و بە مەیەک و بە شتێکی ترە وەرناگرێ دەست خۆش بە دکتۆریان زۆر سپاسانەکەم دەست خۆشی بەوەش تۆکو گەنجێک تا چەند خۆت پاراستووە خۆپارێزی هاوڵاتیان چۆن دەبینی لە بازاڕەکە وەڵی خۆپاراستن نییە برم خۆی بپارێزی بەس خەرگێستە بێزارە بە خۆی لۆ مردنی خۆی دەچی لۆ مردنی خۆی هەر نایە لە بەرەوەی بازار نییە کاسبیەک نییە ئیش نییە ئەمە ئێستا فکرمانەکەنی ئیشکردنی بازاڕە فکرمان لە ئاگامان لە کڕۆنەی نییە هەیە یان نییە نازانین بەس ئێستا بازار نییە داوا لە حکوومەتی دەکەین ڕێکان بکاتەوە ڕێی معافەزەکە ئیشیمە لە سەعەرەبیە کوردەکە پارەی پێ نییە ئەوجە نازانم حکوومەت بە تەمای چیە لەگە ئەو ملەتەی نازانم شوکاریەوەت بە تەواتی زعیف نییەوەتەوە مێزەکەی من لەوێن دەرە 4 مانگە ئیشم نەکردیە لەبەرەوەی نازانم حکوومەتە بە تەمای چییە نازانم یعنی لێگەڕ با کڕۆنە بمان کوژی خۆشترە ئەو کە لە خەوێر دەستیەوە مردنی دەبینی ڕۆژانە بای 5,000 نافرۆش هەمووی سکرێتیە و سەعاب عائیلەیە ڕۆژانەکە دەچێەوە ماڵی زۆر زار بێ پارە ینی هەر وەڵا نییە خۆ قابلە نییە یعنی خەرکە زۆر بێزار بەس کەس ناوێری قسەی بکە کاکە فیلمی لۆ دروست دەکەن هەر ئەوە وای کردووە کە خەڵک بە شێشی پابەن نەبێ ئەو برسێتی خەڵکە برا گەورەگەت پارەت هەبی لە بەڕکرد بە خۆت دوور دەکەوێت لە هەموو مشکیلەچ لە نەخۆشی بە خۆت یعنی ئەگە تو ئێستا پارەت لە بەڕچی نەبی ژیانت نەبی ئەوە نییە بە خۆت لۆ مردنی خۆت دەچی پێم بڵێ ئەگەر پێویستت نەبێ تۆ بۆ کاری پێویست نەبی ئامادەی بێتە بازار و قەڵەباڵغی دروست بکەیت بەخوا نایەمە دەرێ ناوەڵڵە ئیشم نەبی نایەمە دەرێ چکە من وەلەوە ئیشیم نییە بەس ئەو ڕاتم گوتم ئەگەر بزانم ئیشەکەبی ئەویش نییە لەم برادەرەکان دەپرسم بای 5,000 فرۆشتە بای 8,000 فرۆشتیە ئیش نییە یعنی ڕێزمێ لۆیان قەشمەری باقری خۆیان دەکەن ئەوانی ئێستا داوا لە حکوومەت دەکەم ئەوەی ڕابگەینە قەدەغی هاتوچێ نییە بازار نییە لە مارێبی باشترە ینی مەترسی ژیانیشتان لەسەر ئێستاکە هەم ڤایرۆسەکە دووشتان بێ هەمیش بێ بازاڕیە ئێوە ئادیک و هەموو خەرک دەزانی باشە بەڕای تۆ چی بکرێ هاوڵاتیان پابندە بن بە ڕێنمایەکان چی بۆ خەڵک بکرێ چی بۆ ئێوە بکرێ ئێوە داواکاریتان چیە بەگشتی داواکاریمان بەگشتی ئەوەیەوە ئەو داواکاریەش نییە حکوومەت لە هەموو ئەوروپا لە هەموو دنیاە لە ئیسرائیلیش لە کافریش لە مارە دەرێدانی شەکاکە کرێتێ کرێت لۆ دەدەم مەسرەفت دەکەم بەزەتوە من لە ژۆرێ دەکەی نان و بلۆچی بخۆم ئێوە یان نا بەس کەس نییە هەموو کەناڵەکان بە من و بە فەقیر خۆی قەڵەباڵغ دەکە هەموو کەناڵەکان هەمویان کەس لۆ ملەتی نییە وە نییە تۆ گەنجێکی نەدەمام کرد لە دەمە و ناپەنجەوانەکانە لە دەست بۆچی خۆت نەپاراست چ خۆم بپارێزم هیچم نییە بە چ خۆم بپارێزم تێدەگەی ئەم ڤایرۆسە خەتەرەگەری هەیە بەو گەنجاتی لە ناوە بە ئەی بەخوای بمرم باشترە لەبەرچی گەنجاچیوەچی من ڕەبعاچی لە بەڕکە چمەیە من ڕەبعاکم لە بەڕکە بمرم باشتر نییە لێرە ئیش دەکەی ئەمە لێرە پلێکوانە ئیش دەکەم لەوەتی کڕۆنە دەست یعنی هاتە ناوە لێرە ڕۆژانە 5,000 نییە تێدەگەی پێشتر چۆن بووی شکار پێشتر پێش کڕۆنە و وەسعەکە شەر خراپ بوو بەس عیبی نەبوو لە ئێستا باشترە تێدەگەی ئێستا شکارتان هیچ نەماوە بە شێوەیە هیچ ئەو تاگاز دەکەی بە ئەم بازارش یعنی بپرسە بڕۆ پرسە
ئێستا پێشتر نەفەرەکە بوو ڕۆژە $100 ئێستا لەوە 10,000 نییە نیتی تێدەگەی داواکاری چیە پێویستە چیتان بۆ بکرێت داواکاری چمە داواکاریمە بە حکوومەتی ئاگای لێ بێت ئاگای لەم داری فەقیریە بیوتەوە هەرەوەندەیە عەرەبانە پێ تۆ چی دەفرۆشی؟ من ئەمبارم لە ناو ئەوەی شێخەڵای بەڵێ ماوەی کەمی شێژ نەماوە هاوڵاتی کارەکە ناوەڵە نییە نمایە ئەو کاتۆچی ینی کڕۆنە هات مەزعەکە خراپ تێکچ لەبەرەوە بێئیشەیە کە خۆت ناپارێزیان لەبەر چییە؟ دەزانی کە من ئەگەر نەفەرەکی چی نەبی لەو ژیانە ینی خێستا خوا دەزانیا من یعنی بەخۆم لە خۆم بێزارم تێدەگەی تەمەشا من دارە مەسئولی دەکەم سیارەکی ئاخر مودێلی پێیە من عەرەبانەکەم پێ تێدەگەی لێ ئێستا لە منیش کەسکەترە وەرە مۆستانگە چی پێز بای 2-4 دەفتەرە چییە تەمەشای خۆم دەکەم ئیش کاریش ناکە لۆ تەمەشای خۆم نەکەم ئەم تەمەشای خۆم دەکەم دەرەمی چم نییە تێدەگەی نا بەخۆی ئێستا من نەر بەخوای زەوقم لە سەی 6 نمایە خوا دەزانی دەخوێنیت؟ بەڵێ هیوامە بە ئینسان پێویستی بە هیوایە و پێویستی بەبەردەوام بوونە بێگومان هەموو شتێ گۆڕانکاری دەدێ هەموو کەسانی کە ئێستا کەژێنی خاوەندە سەڵات و بەشێکیانیش بەشێکیان چکە ئەمە هیچ باسی بەشێکیان ناکەین کە بە گەندەڵی دزی بوون بە بەرفرز ئەخنا بەخوا دەزانی خوا دەزانی ینی ئێستا هەموو مەسئولەکان کوڕەکی ئێستا ئەم مەسئولەکی دەناسم بەس لۆ کوڕی خۆژینی گواستەوە بە 1000 دەفتەر جێم لێ بوو گوتیان بازار دەفتەر ژنی گواستەوە ئەوانە هەمووی ڕاستە بەڵام پێویستە تۆ گەنجی بێ دەزانی ڕبعکەم لە دەزانم وەزعەکە ناخۆشە بەڵام گەنجی چوەکو تۆ نابێ بێ هیواش ببێ گومانوانە ئیش دەکەیت و دەبی بەوەی کە خۆشت دەتەوێت ئینشاءالله ئینشاءالله بە هیواش بەڵام ئینشاءالله والله وەک شەخص هەموو بەریاری دەولەتێ ئێمە لازمە پابند بن و ملتزم بن ودەولەت وەک دەولەت من دبینم حەریسە لەسەر تەندروستی و سەحەتا ملەتشی حتا ڕادەیەکێ وەک شەخص دبینم یعنی التیزام هەیە پابندی هەیە بازارێک کووە پابندێکی لەناو بازارێ سەرێ سەدی تقریبا 8 باشە ینی ئەمن لە گۆرگۆ ئەدبینم ینی باشە و یا باش ئەو بوو گۆبووبانە سەرێ سەدی 100 ژبەر وەک شەخص ئەمن خۆ نەخۆت پارێزم لازمە هەر یەکژمە ببێ مەسئول بەرپرس کە ئەو وڵاتە بپارێزی ئەو گەلە بپارێزی ئەو جواکە بپارێزی ژبەر ئەمن ئەگەر وەک کەسایەتی ئەمن ئەگەر التیزام نەکەم تعدیل غێری خۆتکەم مەسەلە دوور دێ مەسەلە نە مەسەلەن وەڵا ئەمن پێ ناکەم کۆرۆنا نینە و کۆرۆنا خراپ و کۆرۆنا دەڕەوە کۆرۆنا بابا کۆرۆنا دەڕەو نییە کۆرۆنا ینی تشتەکە هەیە دنیا هەموو پێتکەوێ مەسئول پێکەتن ڕئیس پێکەتن ئەوە دەڕەو نینە لازمە ئەم هەموو ینی پابند بن وفعلا ملتزم بن وەک مەسئولێ جواکێ پێم بڵێ ئەگەر پێویست نەبێت بۆ کاری پێویست نەبێت جەنا بدەیتە بازار یان پێویستە خەڵک بێتە بازار ئەگەر بۆ ئیشی پێویستی نەبێ واللهی ئەگەر ئیشی من نەبێ گەرەکە نەیمە بازاری ئەو قەرباڵغە دروست نەکەم بڕاستی ئەو قەرباڵغەژی برەک يعني ازعاج لو كسايتي لو جباكي اما وقت من امن مجبور دكانم هيا مجبور بهم كار بكم مجبرقو يعني مالك هيا كري هيا مسؤول هيا لازم من يعني مصروف يبكم ولا بزوري بي مجبوي بياسي بكم والله باشنينا يعني امن او دنقه بقينم ان شاء الله بقي حمو جباتي جباكا كردي برێکاکە ji بۆی پیاسە و هەوایە نەچە بازارێ قەرەباڵغی دروست مەکە تۆکو گەنجێک تا چەند پابندی بە ڕێنمایەکە دروستیەکە وڵای دەبێ پابندی بە ڕێنماییەکان لەبەر خۆپارێزی کۆرۆنا هەروە بێ بازاریژەوە کار و کاسبی دێ ئەو شتانێک کە پێویستە خۆپارێزی لە کۆرۆنا بگەی کە ئامادەی دەکەی و تاوە هەرەوەندە ئەتۆ لێرە ئیش دەکەیوە نییە؟
تا چەند هاوڵاتیانەوەی کە لێرە دەیبینی لەسەر و شەقا مەسەرەچی هاوڵاتیان پابندن دەمامک دەبەستن بە شێوەی گشتی وڵای خەڵکێکی زۆر پابندی ڕێنماییەکان نابێ ئەو جوا دەکا زۆرترین ژمارەی تووشوان لە هەولێر تۆمار بکرێ باشە پێم بڵێ گەر تۆ پێویستت نەبێت و بۆ کاری پێویست و ئیش و کاسبی نەبێ ئامادەی بیتە بازار چی تێ بۆوانەی کە بێ ئیش ژێنە بازار وڵی ئەگەر بۆ کار و کاسباتی نەبی نییە بازارە باشترە چکە و قەرەبارغی دروست دەبێتەوە کاری قەربارغی و کار و کاسباتی چی پێشترێ نەما کار و کاس نەخێ ئەو ڤایرۆسە قەرەبارغی دروستکردنەکە و بەلاش ئەو ڤایرۆسە کار و کاسبی کەم کردووە کەمی کردووە ئەمە تەحەدەچی باش خۆم پاراستیە چکە باوەڕم بەوەی خۆ پاراستن ڕێمایی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵام ڕێخۆ پاراستن لە چارەسەر لە نەخۆشی باشترە یان باوەڕم بەوەیە کە ئینسان دەبێت خۆی پارێزی نەک لەوەی لە هەموو نەخۆشیەکانی بکە لە هەموو شتێکی غەڵەت خراپ ئینسان دەبێت خۆی پارێزی تا چەند خاوڵاتی و خەڵک پابندەوەی کە تۆ دەیبینی حتا حەدەچی باش دەتانی بریمسان 50 بە 50 خەڵک پابندە پێی باشە پێم بڵێ لە نێو بازاڕی تۆ خەڵکێکی زۆر دەبینی ڕۆژانە ینی لە کاتەکانی جیاواز هیچ کەسێکت بیستووە لێرە تووشی ڤایرۆس ببیان خزمێک کەسێک ناسیاوێک ئەم وەک خۆم کەسم ناناسم کە توش بووبی بە زۆر ڕۆژانە لە تەلەڤیزیۆن لە رادیۆ لە ئەخبار لە دەی خەڵکی دەبەستین دەبیستین کەەوە خەڵکانەکەی توش دەبی خەڵکانەکەی پێدەمری بەس وەک خۆم کەس ناناسم بەس لەگەرەوە ئێمە خۆم پاراستێ و وەڕێنمایی خەڵک دەکەم کەەوە خۆیان بپارێزن چی تێ بۆ خەڵک بەگشتی چیان پێ دەڵێ وڵی ڕێنمایی خەڵک دەکەم ئەگەر جۆ لێ بگرن نەک لەوەی لە هەر چێشی غەڵەت خۆیان پارێزن لە هەر چێشی نەخۆشی لە هەر چێشی ناشرین چکە با نەشەڕبین لۆ خۆمان نە لۆ خەڵکەش ئەوی نەخۆشە بانێتە بازار ئەوی هەست پێ دەکا ئەو نەخۆشیە هەیە با بستە خستخانەکان چارەسەر وەربگری ئەوی پێویست ناکە بێتە بازاربانەیە بە زوستمە گوتکاندارەکە من ئەم هەردێمە بازار بازارش قەپاتکەن هەر تا ڕێ هەبی هەردێم چکە سەبوورین بە بازار دێ باشە کۆمەڵە کەس ینی بۆ نمونە ئەگەر جەنابێت ینی دوکان نەبێ بازار نەبێ هیچ شێک نەبێ قەڵەباڵغی یەکە لەوە کارەکانی گواستنەوەی نەخۆشیە بۆچی دێتە بازار بزانە کۆمەڵە کەس جودایە لەگە خۆم ئەم لێ دەسێنێت چخۆم باز دەکەم لە سنێت خۆم سەبوورین پێدێ باشە پێویست دەکا کەسێک کار و ئیشی نەبێ بۆ قەڵەباڵغی بێتە بازار لۆ قەڵەباڵغی لە زوروفی ئەوڕۆ لە زوروفی ئەوڕۆی نەخێر بۆ کەسانی کە تەنها بۆ پیاسە دێنە بازار لۆ پیاسەبان نێنە بازار بستن جێیت کە باشترە جێ هەیە مثلا جێ قەڵەباڵغی کەمترە بەرکەوتنی کەمترە تێکەڵی کەمترە یا هەتا حەدەشی بە ئەو ماوەی ئەو ماوەکەمەی خۆم بپارێزم لە شیش زۆر گەورەتر موچینە بێ ڕۆژێک زەرەر لۆ خۆم و لۆ خەڵکی کەش پێیاکەم یان ببمە سەبەبی نەخۆشی لۆ خۆم و لۆ خەڵکی کەش تۆ تا چەند پابەندی بە ڕێنمایە تەندروستیەکان تا چەند خۆ پاراستووە وڵای ئەلحەمدولیلا خۆمان پاراستیە و کە ئەو ڤایرۆسە هەیە هەمومان دەبی هەست بەوەی بکەین کە نەخۆشیەکە بڵاوبوویتەوە پێش ناکە قەڵەباڵغی لە ناو بازار دروست بکرێت وە مەشکا و دەمام بکەی دەبەستین لۆ تەندروستی خۆمان ئەوەلەن دووەمینیش دەبی هەموو خەڵک پابندبی بەڕاستی باشە تۆ لێرە دوکانداری وانە بەڵێ خەڵک پابندە بەگشتە و خەڵکی کە تۆ دەیبینی وڵای هەتا ئێستا خەڵک پابندە بەڵام خەڵک یعنی چ بکا لەوە زیاتر بێمەعاشی و بێکاری و تەسیری لە کاسبیەوە کردووە کاریگەری بەسەر کاسبی خەڵکەکە پابندە بەس بازارەکە وێران بووە بەڕاستی زۆر تەسیری لە بازاری هەموو خەڵکی کردیا ئەوە زەعنیە یعنی چی تێ بۆ کەسانی کە هیچ ئیش و کارێکیان نییە بەبێ ئیش و کار دێنە بازارەوە پێم باش نییە بێت پێم باش نییە بێ ئیش و کار بێت چکە لەبەرەوەی هەتا قەڵەباڵغی دروستبی زەرەری خەڵکیە لە بەرژەوەندی خەڵکدا نییە
ئەزیزان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کاریەکێک بە جۆرێک باسی لە خۆپاراستن دەکرد بەشێکیان بەبەستنی دەمامک و جێبەجێکردنی ڕێنمای تەندروستیەکان بەشێکیشیان تەنها بەوە جێبەجێیان کردبوو کە نەداهاتن بۆ بازار تەنها بۆ کاری پێویست نەبێ ئەمەش دیارە بەشێکە لە خۆپاراستن و هاوڵاتیان و لایەنی تەندروستی جەخت لەوە دەکەنەوە کە ئەگەر پێویست نییە تکایە مەچۆرە شوێنە گشتی و شوێنە قەڵەباڵەکەکە ڕاوسەرنجی هاوڵاتیانم بۆ ئێوە گواستەوە تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب.